کاتی خەمڵێنراوی منداڵبوون چۆن هەژمار دەکرێت؟ بۆ دەرهێنانی بەرواری خەملێنراوی کاتی منداڵبوون لە کاتی دووگیانی پێویستمان بە یەکەم ڕۆژی دوایین سووری مانگانە دەبێتن. بۆ نمونە لە ئافرەتەکە دەپرسین یەکەم ڕۆژ ئاخرجار کێنێ بۆ کە سووری مانگانەی بووە. بۆ نمونە ئەگەر ئافرەتەکە وتی 2024 بووە، ئێمە هەڵدەستین بە زیادکردنی 7 بۆ ڕۆژەکە. بۆ نمونە 3 کۆی هەفتی دەکەین دەبتە 10 و زیادکردنی 9 بۆ مانگەکە 3 کۆنۆ دەبتە 12 کەواتە 10/12/2024 کاتی خەملێنراوی لە دایکبوونیتی. ئێمە دەبی هۆشداری بدەینە ئافرەتەکە ئەگەر بێت و بە تەمای منداڵبوونی سروشتی بوو تاکو ئەو بڕوارە دەتوانێت ئینتیزار کاتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.